لێرەوە ڕووی دەمان دەکەینە سەر جەدام و دەستگا و ڕێکخرا و خێرخوازان و هاوڵاتیانی گەرمیان وەک چۆن هەمیشە لە ڕابردوو دەریان خستووەوە ماندوو بوونە لەگەڵمانە. وێنەیەکی جوانی گەرمیانتان پیشانداوە لە دەستکراوەی و هاوکاری و بەدەمەوەچوونی لێ قەوماوان لە هەر کوێیەک بوون. ئێستا کەس و کاری خۆتان لە شاری خۆتان پێویستیان بە هاوکاری و پشتیوانی دارایی ئێوەیە. کەمپەینەکە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەبێوە احتیمالی هەیە درێژیش بکرێتەوە ماوەکەی بۆ ئەوەی زیاتر هاوکاری ئەو خەڵکە بکرێت و هەروەها کەمپەینەکە لە ماڵی حاجی ئاهوو ئەبێت لە بەرامبەر کافێ ئەمبریلا لە تەنیشت هۆڵی هونەر. ئاو چۆتە ماڵێ دڵنیا پرسیارم لیان کرد نەک تەنها کەرەستەکەی خۆی لە کرێنشینە هەموو کرێنشینە و حاڵ و ماڵیشی تیا چوو داوام لە خەڵکی خێرخوازی شارەکەم کە هەمیشە دەست و دڵفراوان بوونە هاوکار بن لەگەڵ هاوکاری ئەم کۆمەڵە خەڵکە خێرخوازە بکەن خۆبەخشانە هەڵەسن بە کۆکردنەوەی کۆمەک بۆ ئەو ماڵانەی کە لێ قەوما و داماو بوونە لە بۆ بکارە ساتی لافاوە مەش هەرچیمان پێ بکرێت درێغی ناکەین لەگەڵیان دڵنیام خەڵکی شارەکەم خەڵکی خۆبەخش هەم خۆبەخشەکان هەم خەڵکی بەخشەرەکانی شارەکەم دەست و دڵفراوان وەکو هەمیشە کە هاوکار بوونە بۆ خەڵکە لێ قەوماوەکە